سڕای وەرگرتنی بنزینی حکومیە کە لتری بە 609 دینارە. بەشێک لە شوفێران شەو ئۆتۆمبیلەکانیان لە سڕە ڕادەگرن تا بەیانی زوو بنزین وەربگرن. وەڵای ئەو بنزینە وەزعەکەی لەمە تێکدایە. ئەمە ڕۆژێک ناڕۆژێک شخصی خۆم سایق تەکسیمە ڕۆژێک ناڕۆژێک دێمە سڕێ. ئەو ڕۆژەی دێمە سڕێ یەک دانی ڕێک دەبی لە سڕێ بم. بە 609 دینەمان دەنێ بای 25,000مان دەدەنێ بنزین دەکا 36 لتر. 25,000 لە 25,000 زیاتر نادەن. ئەو 36 لترە بەشی ڕۆژێک و دانێک ڕۆژێک و نێوت دەکات. ئەو پەڕی بەشی دوو ڕۆژ دەکات. دوای دەبی دیسان بێەوە سڕێ. لە سڕێ ئەو دەبی دیسان دانەشکە لە قیس دەڕوە. یعنی ئەتو ڕۆژێک ئیشێ دەکەی ڕۆژێک لۆ بنزین ڕۆژێک ئیشێ دەکەی ڕۆژێک لۆ بنزین. جاری وا کابرا لە سعات 8 دێتن تا سعات 11 دوازەوە بەری ناکەوی. یعنی بای 25,000 دیناریش دێنێ زیاتر نادەنێ برێوەوە بێگەنا سڕەش گەلە دوورە دەبێت تووەچی بێت دانەشی لە سەدانەی. یەک دانی ڕێک لە سەدانێت تا سڕەت دەگاتێ. بەهۆی گرانی نرخی بنزین لە بەشێکی زۆری بەنزینخانەکان کە لتری بنزینی نۆرمال گەیشتۆتە 1025 دینار، بەشێکی زۆری شۆفێران سڕە بە وەرگرتنی بنزینی 609 دیناری دەگرن. باوتەی شۆفێرانیش بە وەرگرتنی ئەو بنزینە نیوەی ڕۆژەکە لە سڕە دەبن. لە سعات چەندەوە هاتێ سڕەی ئەگەر پێم بڕێ عنیە تو ڕۆژانە لەوەتەوە بنزینەدا بەش دەکرێت بەو نرخە تو سڕە دەگری؟ ئەرێ وەڵام ڕۆژێ سعات 8 سبەینێ هەتا سعات 12 یەک بەبەرت دەکەوی. تاسیری لە کار و کەسابەت تو کرد؟ ئەدیکو تو هەر لە سبەینێ هەتا نێڕوانێ لە سڕێ بی تاسیری لێ ناکە؟ ئیشە نییە، ئیش تەکسی نییە. ئیکە مەعاش نەدرێ ئیش بەچە هەبی. ئیش تەکسی لەسەر مەعاشیە. سعات 8 و 20 دقەوە لە سڕێمە 8 و 20 دقای سوێنیوە. ئارێ وەڵای ڕۆژێ بەبەرمان دەکەی و ڕۆژێ بەبەرمان ناکەی. ئێستا دونیەکانە لە سڕێ بوومە تەقریبان 3 سعات بەبەرمان نەکەێت ناعیلا سوچوویمە بای 26,000 بەنزین تێکردیا 29 لتری دایتم چخوا قوور دەکا. تا ئێستا لەسەر بەرزبوونەوەی نرخی بنزین لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە ڕوونکردنەوەی پێویست نەدراوە. ڕۆژ بە ڕۆژیش نیگەرانی و ناڕەزایەتەکانی هاوڵاتیان لەسەر گرانی نرخ و جۆر و کوالێتی بنزین زیاتر دەبێت. هەڵگورد ئەحمەد، کورتسات نیوز، هەولێر.